کێشێکی دایک و باوک لەم مەرحەلەیە زۆر گرنگە بۆەوەی کەشێکی باش بۆ قوتابی و خوێندکار ئامادە بکەن. لە هەمان کاتدا دەبێت خوێندکار خۆی حرسی هەبێ، خۆی محاولە بکە لەبەرەوەی شتێکی حیاتی تەحدید دەبێت چی ئەو کەسە ئەبێتە دکتۆر، مهندس، ئیشێک، خاوەنکارێک، خۆی تەحدیدی مەسیری خۆی دەکات. بۆ ئەوەی کە قوتابی سەرکەوتوو بێت لە خوێندنی خۆیدا لە هەموو مەرحەلەکان پێویستە لەسەر دایک و باوک کە کاتێکی گونجاو بۆ منداڵەکانیان تەرخان بکەن بۆ خوێندن و مەشغوڵیان نەکەن بە کاری ناوەچی، کاری ناوماڵ یان هەر شتێکی تر، وا باشتر کە دایک و باوک خۆیان هەڵبستن بە هەموو ئەو کارانەی کە منداڵەکانیان پێوە مەشغوڵ ئەبن. لە ڕووی پەروەردەوە من ڕاوم وایە بەڵکو زیاتر تێگەشتن بێت وەک لە بەرکردن. ئێستا لێرە خوێندکارە بێت لاپەڕە بە لاپەڕە لەبەری کا بێەوەی لێی تێ بکات، یانی کەسەکە لی تێ نەگات بەچی سوودی لێ ببینێ لە داهاتووە ئەم عیلمە تەطبیقکە. یعنی هیوادارم ئەو ڕووە بگۆڕێت بەڵکو بچێتە بواری تێگەشتنەوە نەوەکو لەبەرکردن.